بینەرانی عزیزی بەرنامەی ڕوودا و مێژوو سڵاوتان لەبێت. خۆشەویستان، میوانی ئەم جارەی بەرنامەی ڕوودا و مێژوو یەکێک لەو کاراکتەرە سیاسی دیارانەیە کە لە ساڵانی سیەکانی سەدەی ڕابردوو لە نێو کاری سیاسیە کاری کردو و ئامادەی هەیە. ئەو بە چەندین وێزگەی سیاسی و جیاوازدا تێپەڕیوە و چەندین پێگە و پۆستی سیاسی و ئیداری و ویزاری و حکومی وەرگرتووە. ئەو یەکیش بۆ لەو شوێعە کوردانەی کە تا ساڵی 2023 و ڕوخانی ڕژێمی بەعز لە بەغدا ماوەتەوە و لەو ماوەیەشدا ساڵانی زیندان و ئاواری و دوورخراوەی بەسەر بردووە و لە نێویشیاندا بە سەدان نامەی بۆ سەدام حوسێن و ئەحمەد حەسەن بەکر نووسیوە و لەگەڵ لایەنە کوردیەکانیشدا نێوانگیری و وەفد و نوێنەری دانوستان و مفاوزات و گفتوگۆکان بووە لەگەڵ حکومەتی ئەو کاتی عراقی و شۆڕشی کوردیە کە ئەویش بەڕێز دکتۆر مکەڕەم تاڵەبانی سیاسەتمەدار و یاساناس خاوەنی بڕوانامەی بەکالۆرۆس لە یاسا و دکتۆرا لە ئابووری بۆ قسەکردن لەسەر مێژووی سیاسی ئەم کارکتەرە سیاسی دیارە و ساڵانی زیندان و ڕۆژگاری نێوانگیری ئەو لە نێوان شۆڕشی کوردی و حکومەتی عراقیە ڕوودا و مێژوو بە پێویستی زانی میوانداری بەڕێزیان بکە و قسە لەسەر ئەم تەوەرانە بکە. دکتۆر گیان زۆر بەخێر بێیت بۆ بەرنامەی ڕوودا و مێژوو. پێم خۆشە سەرەتا بەو پرسیارە بێمەلات بۆ بەرچاوڕوونی بینەران بپرسم دکتۆر مکەڕەم تاڵەبانی کێیە؟ من دکتۆر مکەڕەم تاڵەبانی کوڕی شێخ جەماڵی تاڵەبانی، کوڕی شێخ محەممەد عەلی، کوڕی شێخ عەلی، کوڕی شێخ عەبدوڕەحمان، کوڕی شێخ ئەحمەدی تاڵەبان، کوڕی مەلا مەحموودی زەنگەنە و کوڕی یوسفاغای زەنگەنە. ئەمە باو باپیرمانە. بنەماڵەی تاڵەبانی تیرەیەکە لە عەشیرەتی زەنگەنە. ناوی تاڵەبانی شێخ ئەحمەد کە بۆ ماوەیەک لە دێی قرخ و تاڵەبان سەر بە قەزای چەمچەماڵ دانیشتووە، ئەو نازناوەی بۆ خۆی وەرگرتووە کە بە ناوی تاڵەبانیەوە. بەڵام لە ڕەسەندا ئێمە لە عەشیرەتی زەنگەنەی کوردین کە زۆربەی لە قەزای دووسخورمات و لە قەزای خانەقین، قسمێکی لە ئەتراف کەرکووک، قسمێکی لە مووسڵ، قسمێکی لە کوردستانی ڕۆژهەڵات لە ئێرانەژین. بە تیرە عەشیرەتی ئێمە پێشەوای تەریقەی قادری تاڵەبانی بوونە لە زەمان مەلا مەحموودی زەنگەنەوە تاکو ئێستاکە. ئەو تەریقەیان ڕێبازەیان لە شێخ ئەحمەدی هیندی لاهووریەوە وەرگرتووە کە یەکێکە لە ئەحفاد شێخ عەبدولقادری گەیلانی لە مەنتقەی لە وڵاتی هیندستانەوە هاتۆ بەرەو کوردستانی ئێران بڕاستنە. لێرە لە دێی سوورداش جێنشین بووە و لەگەڵ شێخ ئەحمەدی مەلا مەحموودی زەنگەنە یەکیان گرتووە و ڕێبازی تەریقەی قادریان لە شێخ ئەحمەدی هیندی لاهووریەوە وەرگرتووە. ساڵانی قۆناغی ناوەندیت لە کەرکووک ئەو کات ئەگەر پێمان بڵێ تۆ ئامادەیت هەبوو لە وەکو شایەت حاڵێک بارودۆخی کورد لە کەرکووک ئەو ڕۆژگارە چۆن بوو؟ لە سێکاندا مشکلەیەک نەبوو لە یعنی ئەو وەختەی کە بڵێ کوردەکان لەگەڵ قەومێتێ ترا مشکلیانەیە، لەگەڵ تورکمانەکانە مشکلیان نەبوو. کێشەی نەتەوەیی نەبوو لەو ڕۆژگارە؟ کێشە نەبوو لە بەینیانە. عەرەبیش ئەو دەورەی نەبوو کە بڵێیت کێشەیەکی لەگەڵایی نەبێ. یعنی هەمویان تورکمان، کورد، عەرەب ئەمانە لە دژ هاتنی بەریتانی بوون. وەکو وەزانن شێخ مەحموود لێرەوە شێخ مەحموودی حەفید قووەتێ زۆری برد لەگەڵ خۆیان بۆ شوعیبە بووە بەرهەڵستی هاتنی بەریتانیەکان گەلێ لە بنەماڵەی سلێمانی لە شێخانی تاڵەبانیش چوون، هەتا دوو شەخسیەت گەورەی تاڵەبانی لە شوعیبە شەهید کراون. لە تورکمانەکانیش ڕۆیشتن مقابلەیان کرد. لەبەرەوە مشکلە لە وەختیان مشکلە لە بین خۆیانە نەبوو، کێشەیەوە نەبوو لە بین خۆیانە. کێشە لەگەڵ هاتنی حکوومەتێک بێگانە بوو کە لە حەربی دووەمی جیهانی یەکەمی جیهانیدا کوردستان و عێراقی داگیر کرد. ئەو ساڵی کە
شێخ جەمالی باوکت کەرکووک بەجێ هێڵێ شەڕێک ڕوایە لە نێوان کەرکووکیەکان و سوپای بەریتانیا لەو شەڕەیە 15 کەس لە خەڵکی کەرکووکە کوژرێت هۆکاری ئەو شەڕە چی بوو لەگەڵ ئاشووریەکان لەگەڵ سوپای بەریتانیا وانە بوو کورد و تورکمان لە کەرکووک دوژمناتیەکیان لەگەڵ ئاسووریا بێت لەو وەختە جەیشێک لیڤی هەبوو بەریتانی کوردیشی تیا بوو بەجێ و ئاسووریشی تیا بوو ئەگەر لەو جێشە لەو لەشکرە ئەگەر کوردەکان بوونایە و ئەگەر ئینگلیزەکان بوونایە و ئەگەر ئاسووریەکان بوونایە خەڵک کەرکووک بە سوورەتێک ئەم لە دژی هاتنی داگیرکەرانی بەریتانی بوون کە ئەوانیشە هاتنە خۆیان بە خەڵکی ئەو ناوچانە زانی هاتنە ناو بازاڕەوە لەگەڵ خەڵکاینیانە کرد خەڵکەکە ڕقیان لەوە بوو کە ئەمانە چوونە پاڵ لەشکری بەریتانی و بوونە جێشێک لیڤی بۆ بەریتانیا لە بازاڕە چتیان پیان نافرۆش لە چایخانەیە چایان بۆیان نایەنا ئەمە بووە سەبەب بەوەی کە کێشەیەک لە بین کەرکووکیەکان نەک تەنها لەگەڵ تورکمانە لەگەڵ تورکمان و کوردیشە پەیدا بێ لە کەرکووکە لەگەڵ ئاسووریەکانە لە یەکێک لەو کێشانە کە شەڕێک لە نێوانیانە ڕوویدا ئاسووریەکان چوون لە ماسکەر بەریتانی لە چەکەکانیان نێنا بۆ شەڕێک لە بین کەرکووکیەکان و لە بین ئاسووریەکان بەڕاستی نازانین لە ئاسووریەکان خەڵکوژراوە یانە چونکە کەرکووکیەکانیش مقاومەتیان کرد بەڵام 15 کەس لە کەرکووکی کوژران لەوانە کوردیشی تیا بوو تورکمانشی تیا بوو ئەوە ڕوویدا لە کەرکووکە دوایی بەریتانیەکان توانیان سەیتەرە بکەنە سەر وەزع و ئاسووریەکان دەرکەن لە کەرکووک و چێکیان لێ بسێننەوە ئەو شەڕە ئەوی نەبوو داساکێتەوە باشە دکتۆر لەو ڕۆژگارەیە تورکمانەکان وەکو خۆت باست کرد ئاماژەت پێ کرد لە بازاڕە شتیان نەئەفرۆش بە سوپای بەریتانی کوردەکانیش هەمان هەڵوێسیان هەبوو بۆچی شتیان پێ سەبەب ئەساسیەوە بۆوان هێشتا لەو فکرەیە بوون کە حکوومەت عوسمانلی خلافەت ئیسلامی بەدەست ئەوانەوە بوو حکوومەتێک بووە کۆڵێ حکوومەتە ئیسلامی هەموو ئەو مەنتەقەی شەرق ئەوسەد لەژێر سەیتەرەوەینیان هەبوو بەریتانیان بە حکوومەتێک غەیرە ئیسلامی دانا بەداگیرکەریان نەزانی بەڵێ لەبەرەوە بە سوورەتی عام ڕقیان لە هاتن کەرکووکیەکان بوو لەبەرەوە سەرەکەی مەسەلەن لە کفری شەڕێک ڕوویدا لە ساڵ 1920 کە برایم خان دەلۆ سەرۆکایەتی کرد معاون حاکم سیاسی لە کفریە کوژرا و کوردەکان سەیتەرەیان کردە سەر کفری تا ماوەیەک بەدەستیانە و تا قوات بەریتانی قوتێ زۆریەنە کە کفری دووبارە لێیان داگیر کردەوە ئەوم لێوە مەسلەی تورکمان و کوردۆمانە نەبوو مەسلەیە بوو بە سوورەتی عام دژی هاتنی دەوڵەتێک داگیرکەر و ئەجنەبی بوو سەب لە کەرکووکیش هەمان شت بوو زۆر باشە دکتۆر دەوترێت لە ساڵی 1929 لە کفری کۆمەڵەیەک دامەزراوە بە ناوی کۆمەڵەی ئازادی کوردستان دەوترێت لەم کۆمەڵەیە شێخ جەمال محەممەدی باوکیشت ڕۆڵی هەبووە ئەم کۆمەڵەیە کێ بوو چۆن دامەزرا و ئامانج لە دروستبوونی ئەم کۆمەڵەیە چی بوو ئەم کۆمەڵەیە لە ساسە لە سلێمانی دامەزرا بوو لە سلێمانی بەڵێ بەڵێ شخصیاتی زۆر ناسرا و لە سلێمانی لەو کۆمەڵەیە بوون یەکێک لەو ناسراوانە کە لە یەکێک بوو لە سەرۆکانی ئەو کۆمەڵەیە جەمال بابان بوو لەو وەختەیە ڕۆشنبیران کورد لەو بڕواایە بوون کە ئایا شێخ محموود ئەگەر ئایەکێکی تر پشت بەستن بە هێزی عەشایری تەنها کافی نییە بۆ ئەوی کورد بتوانێت بە ئامانجی خۆی بگات پێویستی بەوە هەیە ڕێکخراوێکە بێت بتوانێت ڕۆشنبیران و بتوانێت جەماوەری کورد لە خۆی کۆکاتەوە بۆ پشتگیری ئەو داوانەی کە کورد لە وەختەیە بۆ مافینەتەوەیان کرد لەو کۆمەڵەیە کە لە سلێمانی دامەزرا بوو یەکێک لەوانەی لقێکی لە کفری دامەزران چونکە باوکم لە ساڵی 1924ەوە
چوو بە دێی زەرداوەیە نزیکی کفریەوە لەبەرەوە پەیوەندی زیاتری لەگەڵ کفریا بوو. ئەو محەممەد بەی جاف کە ئەو وەختە نوێنەری عێراق بوو، نوێنەری کفری بوو لە مەجلیس تاسیسی و لە مەجلیس پەرلەمانی عێراق، لقی کۆمەڵەی ئازادی کوردستانیان لە کفری دامەزران گەلێ لە شەخصیات علمی و ینی ناسراو لە کفریە ئەندام بوون لەو کۆمەڵەیەدا. تا چەند درێژەی خایان ینی چەند کۆمەڵەکە ئیدامەی هەبوو دواتر کەی کۆتایی پێهات؟ وڵای ینی بینی شخصیات حتا شخصیات عشایری ناسراو لەو کۆمەڵەیە بوون. لە ناو شارە یەکێک وەکو مفتی سعید ئەفەندی مەلا سعید ئەفەندی ئەندام بوو لەو کۆمەڵەیە شخصیەتێک زۆر علمی و ناسراوە و گەلێک مەلا لەژێر دەست ئەو بڕوانامەی شادەی علمی ئۆمانیان وەرگرتووە. لەوانەش یەکێک سعید ئەفەندی وەندایی و کە لەم ئاخرەیە بووە قایم مقام و بووە مفتیش لە وزارەت داخلی عێراق و شخصیات ناسراو ئەوانە لەو کۆمەڵەیە بوون. لە کەرکووک یەکێ وەکو ڕەوف ئەفەندی جەلالی ئەوش ئەندام بوو لەو کۆمەڵەیە. ئەو کۆمەڵەیە تەوەسوعی کرد. ینی من بەبیرم تێکەیەکی وەکو مەحموود جەودەت کە ئەفسەر بوو لە لەشکر عێراق ئەندام بوو لەو کۆمەڵەیە لە کەرکووکە. ئەفسەران بوو، ڕۆشن بیران بوو. باشە ئەم خەڵکە ڕۆشنبیرە دکتۆر بمبورە بۆچی گەشەی نەکرد؟ کۆمەڵەی ئازادی کوردستان بۆ بەردەوام نەبوو بۆچی؟ سەبەب ئەساسی ئەو بوو ئەو شۆڕشانەی کە لە کوردستانە ڕوویدا، ئایا لە مەنتقەی بارزانە، لە مەنتقەی لیوای سلێمانی و کەرکووک. لە بارزان شێخان بارزان شێخ ئەحمەدی بارزانی و لە لیوای سلێمانی شێخ مەحموود کە ئاخر شەڕی لە ساڵی 31دا بۆ ڕزگارکردنی کەرکووک ئەنجامیدا شکستی هێنا نەیتوانی بیکات. سەبەبشی ئەوە بوو ئەو عەشیرەتانەی کە پشتی پێبەست کە بتوان یارمەتی بدەن بۆ ڕزگارکردن کەرکووک گەزانیان ئینگلیزەکان ڕازی نین بەمە خۆیان کشانە لەو کارە و هیچ جوولانەوەیەکیان نەکرد. لەبەرەوە ئەو شەڕێک کە لە مەنتقەی تاڵەبانیەکان لە دێی ئەو باریک ڕوویدا بووە سەبەب شکستی. لەبەرەوە ئەو کۆمەڵێش ینی بەرەو کزی ڕۆیشت. ئیتر بە سوورەتی ئەم بەرەو کزی ڕۆیشت هەتاکو وەکوڵێن ئەڵێم لە کۆمەڵی دارکرد لە جێ ئەو کۆمەڵەیە دامەزرا. ئێستا مەوە پرسیارە بکەم ساڵی 1930 تۆ کە ئەچیتە قوتابخانە لە کفری بەڕێوبەری قوتابخانەکەتان کە ناوی ڕەشید عەکیف هورمزیە، ئەم پیاوە لە عەشیرەتی هورمزیارە و کووردە بەڵام خۆی ئەکات بە تورکمان. بۆچی لەو ڕۆژگارەیە هەندێک لە کوردەکان خۆیان ئەکرد بە تورکمان؟ هۆکاری ئەمە چی بوو؟ سەبەبی ئەو بوو زۆربەی ئەو ڕۆشنبیرانە لە زەمان تورکە لە مەکتەب تورکەکانە خوێنی بیان، هەم لە ناحەی زبانەوە و ناحەی ڕۆشنبیری و ناحەی خوێندەوارەوە، هەمیش لەو ناحەیەوە کە ئەوان خۆیان لە تورکەکان وەکو ساکە بازێ بنەماڵەی کورد خۆی لە عەرەبەوە نزیکە خستەوە لە بەغدا بووەتە عەرەب لە ڕەسەنا کوردن، ئەوانیش خۆیان لە تورکەکانەوە نزیکە ئەکردەوە بۆی دەست کەوتێ شەخصیان دەستکەوێ. لەو بنەماڵانە مەسەلەن بنەماڵەی نەوچی لە ئەساسا لە عەشیرەت زەنگەنان، بنەماڵەی یعقوبی لە ئەساسا لە عەشیرەت زەنگەنان، بنەماڵەی قەردار کە لە ئەساسا لە عەشیرەت بڵباسن. ئەمانە خۆشیان ئەزانن لە چ ڕەسەنێکن، بەڵام بوونە تا ئەوەی کە بوونە تورکمان و تو جارێتری مەجال گەڕانەوەیان بۆ خۆیان نێشتۆتەوە. ڕەشید عەکیف هورمزی ئەویش لە عەشیرەت هورمزیارە کە لە ئەساسا لە مەنتقەی زەرباتیە نێزک بەدرە و جەسان و ئەوانەیە قسمێکیان لە ئەتراف کفری دانیشن، خۆیان بوونە لە کەرکووک بوونە تورکمان و چونکە لە ئەسڵە لە عەشیرەتەکەدا بڕان. کەسێک وا دیاریشی لە عەشیرەتەکە نەبوو کە خۆیان پێوە هەڵکێشن بڵێن ئێمە لە فڵان عەشیرەتین، لەبەرەوە خۆیان بە تورکمان دانابوو
بەڵام ڕەسەنە لە عشیرەتی هورمزیارن معروف نەمانە ڕەشید عاکیفیش ئینسانێک وان نەبوو کە متعەسیب بێ بۆ تورکی و بۆ ئەمە ئینسانێک محتەرەم بوو کوردەکانش و تورکمانەکانیش احترامیانە گرت. تۆ باسی ئەوەت کرد کە هۆکاری ئەوەی کە هەندێک لە کوردەکان خۆیان کردو بە تورکمان لەو ڕۆژگارەیە پەیوەندی بە زمان و خوێندن و پەروەردەوە هەبووە بەڵام ئێوە لەو ڕۆژگارەیە یاسای زمانی مەحەلی لە قوتابخانەکانە پەیڕەو کراوە یعنی گەڕەکە کوردەکان بە کوردی ئەیان خوێن تورکمانەکان بە تووشی ئەیان خوێن ئەو ئەم پەیڕەوی یاسای زمانی مەحەلیە چۆن طبعا لە زمان احتیلالەوەی تر دەستی پێکرد و حکوومەت عێراقدا مەزرە زبان مەحەلیانی کرد لە خوێنین و لە دادگا و لەمانەیە لە دایرەکانە بەس بەو زبانە قسە بکەن کە من تەلەبە بووم لە قوتابخانەی سەرەتایی ئاهاتن لە پێش ینی لە دەستپێکردنی خوێندنەوە ئەیان پرسی لە تەلەبەکان چەند کەس کورد هەیە چەند کەس تورکمان هەیە ئەگەر ئەکسەرێتی تورکمان بووایە لەو مەکتەبەیە بە تورکمانییان خوێنی ئەکسەرێتی کورد وایە لەو مەکتەبەیە بە کوردییان خوێنی سەبەب ئەساسیشی ئەوە بوو کە زۆری بە تورکمانییان خوێنی چونکە مامۆستایان لە تورکمان بوون خوێندنیان لە مەکتەبەکان عوسمالیەوە فێر بووبوون کە لە کەرکووکە مەکتەبێکە بوو بەناو مەکتەبی ڕژدیەوە لەو مەکتەبەیە دەرەچوون لەو قوتابخانەیە دەرەچوون بە تورکی خوێنی بیان من خۆم شخصیان کە لە منتیقەیەکە بووم ئەکسەرێتی تورکمان بوو بە تورکی خوێنیمە تاکو سنف سێ و چوارەوەمانە لەبەرەوە ئەو ناحەیە بوو لە کەرکووکە کە زۆربەی دادوەرەکان کورد بوون لە مەحکەمەکانە بە کوردی قساکرا ئەگەر کوردیش نەبوونایە تورکمان یا عەرەب بوونایە بە پێی ئەو یاسایە متەرجمێکیان هێنا شخصەکان بە کوردی قسەیانە کرد و تەرجمەیانە کرد بۆ سەرک دادگا کە بە عەرەبی یا بە تورکی ئیملای بکاتە سەر کاتبەکان لەو وەختەیە بەوهی نەبوو یعنی سەیرەوەیانە کرد ئەکسەریەت چی وایە ئەوە بوو و سەبەبشی ئەوە بوو لەگەلێ لە مەکتەبەکانە بە تورکی ئەیان خوێنی سەبەبی ئەوە مامۆستاکان بە تورکی فێربوون لە ئەسڵیشا کوردن یا ئەسڵا تورکمانین مثلەن لە قوتابخانەی سەرەتایی مەرکەزی لە کەرکووک بەعزێک مامۆستا هەبوون لە ئەسڵات هەلەک لە ئەسڵار خۆیان لە نەتەوەی کورد بوون بەڵام بە تورکی خوێنی بیان بە تورکییان زانی بە تورکی دەرسیانەوتەوە لەو ڕۆژگارەیە ڕۆڵی بنەماڵەی ئێوە لە تەکیەی تاالبان لە کەرکووک چی بووە ڕۆڵی خانەوادە و بنەماڵی ئێوە بنەماڵی تاالبانی لە تەکیەی کەرکووک تەبان بنەماڵەیەک ڕۆحانی بوون پێشڕەوی تەریقەی قادری بوو کە بەناو تەریقەی قادری تاالبانیەوە ناوەنرا لە 200 ساڵ لەمە و پێشاتەکەی تاالبانی لە کەرکووک بیناکرا و دامەزراوە و بە سلسیلە پێشەواکان تەریقەی قادری لە کەرکووکە تاالبانیەکان هەم لە عولەمای شەریعی ئیسلامی بوونە هەمیش پێشەوای تەریقەی قادری ڕێبازی تەریقەی قادری تاالبانی بوونە لەبەرەوە مەکانەیە خاصیان هەبوو لە ناو کەرکووکە یانی ئیستاکە توانم بڵێم لە 1970 مریدان تەکیەی تاالبانی لە کەرکووک تورکمانن و قەتعیان حسشیان نەکردەوە بەوەی کە ئەمە کوردە و ئەمە تورکمانە یا زیاتر مەسلەی خواپەرستی و ئاینی و ئەمانەیانین کردووە تاکو ئیستاکەش هەروە کە بینیت لە نوێژ جومعەیە کە لە کەرکووکە لە تەکیەی تاالبانیە کرێت یا لە کۆڕی زکرا ژمارەیە زۆریان تورکمانن و احترامێ زۆرشیان هەیە بۆ شێخان تاالبانی و ئەژزان نەمانە لە عایلەیە کوردن و هەبە کوردیش قسەیاکەن و نەکەگەن باشە ڕۆڵی شێخ محەممەد عەلی باپیرتان خانەوادەی ئێوە لە تەکیەکچی بووە ڕۆڵی ئەوان شێخ محەممەد عەلی لەبەر ئەوەی کە نەختێک نوقسانی هەبوو لە گوێ لە زبانە زیاتر نێتوانانی پێشەوایی ڕێبازی تەریقەت بکە
شێخ محەممەد جەمیل کوڕی لە زمانی ئەو یارمەتیەدا و لە ئەوش بووە جێگیری ئەو شێخ محەممەد عەلی دەوری ئەوە بوو لەو کاتەیە زۆربەی ڕوەسای عەشایر و شەخسان و ئەمانە کە هاتنە کەرکووک ئەو میێوانداریانیە کرد. خۆشی پیاوێ دینی بوو ئەمامە بەسەر و نوێشکەرۆمان و بەڵام لە ناحەی تەسەووفەوە شێخ محەممەد جەمیل کوڕی کە کوڕی گەورە بوو ئەو بەو کارە هەڵەسا تاکو تقریبە شەستەکانی سەدەی بیست کە ئەمری خوای کرد لە پاش ئەو تەمان شێخ عەلی کوڕی هاتە جێگەی لە ساڵی 1937 و لەو ڕۆژگارەیە دەوترێت کەرکووک بوو بۆ جێگای کۆبوونەوەی خوێندکارە کوردەکان. ئەو ڕۆژگارە کێ بوون ئەو خوێندکارە کوردانی کە لە کەرکووک کۆبوو بوونەوە ڕۆڵیان چی بوو؟ لەو سەردەمەیە قوتابخانەی ئامادەیی لە هیچ شوێنێک شارێکی کوردستانە نەبوو تەنها لێ کەرکووک نەبێ. تاکو خوێندنی ینی قوتابخانەی ناوەندی بوو. ئەوەی کە لە سلێمانیە لە هەولێریا لە شوێنێتر لە شارچکەکان کوردستان کە قوتابخانەی ناوەندیان ئەنجامەدا ئەهاتنە کەرکووک زۆر بەیان بۆ تەواوکردن یان ئەنجامدانی خوێندنی ئامادەیی. لە کەرکووکە قوتابخانەیەکە و بەناو سانەویە المەرکەزیە. سانەوی المەرکەزی هەم ناوەندی بوو هەمیش ئامادەیی بوو. زۆربەی کوردەکان ئەلەوانە کۆ بوونەوە حتا بێت جگە لەوانیش بۆ ئیمتیحان بە کەلۆری حتا ئەوانەی کە لە خوێندنی ناوەندی بوو بۆ ئیمتیحان بە کەلۆری لە هەموو کوردستانەوە ئەهاتن لە کەرکووک ئیمتیحان بە کەلۆریانەدا. تەنها ئیمتیحان بە کەلۆری سەرەتایی لە شارەکان کوردستان نەدرا لە کەرکووکە درا. لەبەر ئەوە چەند جارێک ئەمانەیە یەکیانە گرت پەیوەندیان لەگەڵ یەکا پەیا کرد ناساویان لەگەڵ یەکا پەیا کرد تەقدیر بارودۆخ ئەو وەختەی کوردستانشیانە کرد ئەو وەختە ڕۆڵ و تاسیریان لەسەر ئەوە بوو کە ئەبێک ڕێکخراوێک شتێک ڕووبدا لە ناویانە بتوانن کوردەکان هەموو ئەم شارانی کوردستان لەو ڕێکخراوانە یا ڕێک کۆبکەنەوە. لە 1970 کە ئەچیتە قوتابخانەی ناوەندی کەرکووک لەوێ مامۆستا ڕەفیق حیلمی بەڕێوەبەری قوتابخانەکەی ئێوە ئەبێت. ئەو کەسایەتیەت چۆن ناسی و ڕۆڵی مامۆستا لەو ڕۆژگارەیە ڕەفیق حیلمی چی بوو؟ بەڵام پشوویەک وەرەگرین و دواتر بەردەوام بین لەسەر بەڕێزان پشوویەک و پاشتر ئەگەڕێنەوە بۆلاتە.